بسم الله الرحمن الرحيم. هاتینەوە خزمەتتان لە بابەتە گرنگەکەمانە باسی تەندروستی. ئەگەر تەندروستی نەبێت چی ڕۆدا خۆشەویستەکانم، کۆمەڵگا ئەبێ بە بێشەیەک کە مێش و مەگەستیایە تەراتێنەکە و ئینسانەکانیش ژیانیان ئەبێ بە خەستەخانە و هاتوچۆی عەیادە و دەرمان و نەخۆشی و سەرقاڵی و فەحس و دکتۆر و نەشتەرگەری و واتە هەموو کۆمەڵگای گەورە ئەبێ بە خستخانەیەکی گەورە بۆ کۆمەڵگاکەی. ئەگە زوو فریا ئەم بابەتە نەکەوین، چارەسەری نەکەین، ئیشی لەسەر نەکەین، بەڕاستی هەمومان بە جۆرێ لە جۆرەکان نەخۆشە بین. هەر یەکەمان لەلایەکەوە لە یەقەومێ، هەر یەکەشمان مەشغوڵە بین واگەر لە هەموو شوێنەکە دوو ئەو نە دکتۆر تەخەڕوج پێ بکەین فریای نەخۆشەکانمان ناکەوین. بۆیە بینی بەداخەوە ئەمڕۆ شەقامی دکتۆرەکان لە هەموو شەقامەکان قەڵەباڵغترن. بۆیە بینی ئەمڕۆ خەستەخانەکانمان وردە وردە زیادەکەن و ئەکرێنەوە، وردە وردە خەستەخانەی تایبەت و تایبەتر. دکتۆرەکانمان هەر زیاتر تەخەڕوجەکەن و زۆرە بن کەچی لەگەڵیشیانە هەر فریای نەخۆش ناکەون. چی ئەمەی کردووە خۆشەویستەکانم؟ ئیحتیمام نەدان و گرنگی نەدان بەم بوارە. ئەمە جانیبێکە ئەگەر هەموو دەسەڵات و هەمومان وەکو مامۆستایانی ئاینی و وەکو دکتۆرەکان پێوەی مەشغوڵ بین بۆ ئەوەی کە ڕۆشنبیری خەڵک لەسەر ئەم بابەتە زیادکەین، هێشتا زۆرمان نەوتووە، هێشتا درێغیمان لەم بابەتەیە هەیە. بۆیە خۆشەویستەکەم ئیسلام کە هاتووە بایەخی بەم بابەتە ئەوەندە گەورەیە. یەکەم هاتووە پارێزگاری لە پێنج شتکە. یەکەم دین، دووەم ماڵ، سێیەم نەفس، چوارەم عەقڵ، پێنجەم نەسل. واتە هەر لێرانەیە کە مەقاصدی شەریعە خوێنیتەوە، دوو خاڵ لە خاڵە سەرەکیەکانی هاتنی دین بەو گەورەیە، ناردنی پێغەمبەران، نازڵبوونی قورئان ئەوەیە کە بتوانێت پارێزگاری لە پێنج شتکە. دوانیان نەفسە، پارێزگاری لە لاشی ئینسانکە، پارێزگاری لە خود و لە جەستە و لە عەقڵ و لە ڕۆح و لە هەزی ئینسانەکان کە عەقڵیشان پارێزراوە بێ. چۆن بتوانین ئەمە بکەین؟ یاخود چۆن بتوانین پارێزگاری لەمە بکەین؟ بەوەی کە قەنەعەتمان بۆ دروست بێ کە ئەمەی کە ئەوترێ ئەمە واجبە لەسەرمان. ئەم لاشەیە کە پێمان دراوە خۆشەویستەکانم ئەمانەتە، هی خۆمان نییە و ئیسلامی ژوامان فێرەکە. بۆیە کە تاقیکردنەوەیەک ڕۆدا ئەبێ بڵێین ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. خوایە ئێمە بۆ تۆین، ئێمە هی تۆین. واتە من خاوەنی ئەم لاشەیە نیم، ئەمە هی خۆم نییە، نا، ئەمە ئەمانەتێکە دراوە بە من. ئەم بۆ دیە، ئەم لاشەیە حالیەن لەژێر سەیتەرە و کۆنتڕۆڵی منایە. حالیەن من سەیتەری بەسەراکەم، بەڵام لە ئەخیرە ئەمانەتە ئەبێ ئەم ئەمانەتە بدرێتەوە. بۆیە جایز نییە ئینسان بچێ خۆی بکوژە و خۆی ئینتحارکە لەبەرەوەی کە هی خۆی نییە. ئەگەر هی خۆی بوایە حەقی تەسەڕوفی کاملی هەبوو. بۆیە ئینسانەکان خۆیان نەخۆشی بۆ خۆیان زیاد دەکەن. هەر کاتێک ئینسان توانی پارێزگاری لەم لاشەیە بکە، شوختی تێنەکە، خەلەلی تێنەکە، عەیبی تێنەکە، ئەم لاشەیە کە لە دایکە بێ زۆر بە جوانی خوای گەورە تەستی مێکاوی هێنێتە دنیاوە، بێ عەیب، بێلەکە، بێ خەوش، دوو لە زەخت، دوو لە شەکرا، دوو لە نەخۆشی گورچیلە، دوو لە نەخۆشی جگەر، دوو لە پەنکریاس، دوو لە ڕیخۆڵە چۆرە، دوو لە سکچوون، دوور لە هەموو عەیب و ئارێک کە ئینسانەکانی پێ بناسرێتەوە. منداڵێک دێتە ئاراوە ئەڵێن ئەلحەمدوللا سەلامەتە، هیچ عەیبێکی نییە. بەڵام کە دنیا بەجێ دێڵین لەو سەرەوە بە یەک کۆمەڵ عەیب و ئار و نەخۆشیەوە ئەچینە دەرەوە، ئەومە نەخۆش کەوتوین زۆر جار کەس و کارەکەش بێزارە بێ، نەجاتی بوو. خوا ڕەحمی پێ بکە، خوا ئیمانی باتێ، خوا بە ئیمانەوە بیباتەوە. یعنی چی؟ یعنی ئەم لاشەیە ئەو نەڕەتاوە، ئەو نەماندوو بووە، ئەو نەمان عەزیەت داوە، ئەو نە بە دار و بردمانان کێشاوە، ئەو نە بێ خزمەتمان کردووە، هەتاوەکو بۆ دەردەمان بردووە. بۆیە خۆشەویستەکەم پێغەمبەری خوا سەڵ بە سەحابەکە فەرمێ کە ئەبینی هەموو شەوێ شەو نوێژەکە، هەموو ڕۆژێکیش بە ڕۆژووە، بانگێکە فەرمێ صم وأفطر وقم ونم، بە ڕۆژوو بۆ بیشکێنە، هەستە شەو نوێژکە و بژن و
فإن لجسدك عليك حقا لاشت ما فيه بسرتوا الله ئەم لاشەیە یعنی من نا ئەو مافی هەیە بەسەر تۆ ئەبێ خزمەتی ئەو کەیت بۆ چکە وتمان هی خۆنی ئەگات دەی بێ ئەمانەتە ئەبێ خزمەتی کەیت چۆن سیارەیەک چۆن مۆبایڵێک بە ئەمانەت ئەدرێتە دەست ئەبێ ئاوابی لەگەڵیا ئەڵێی ماڵی ئەمانەتە و قورسە لەسەر شانم بۆیە فإن لجسدك عليك حقا لاشت حەقی هەیە بەسەرتەوە الله ئەکبەر لەم معنای گەورەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تەی خۆ نییە کۆرە بڵێقیچێک هەر مردنەکە نییە نا ئەمانەت ئاوا پارێزگاری لێ ناکرێ وإن لعينك عليك حقا چاوت مافی هەیە بەسەرتەوە سەیری هەموو شتێکی پێ مەکە هەموو نەزەرێکی پێ مەکە بەدیار هەموو شاشەیەکەوە دای منێ زۆر شەو نوخونی پێ مەکە خزمەتی کە دواتر وإن لزوجتك عليك حقا بەڵێ هەموو ئەمانە حەقیان فأعطي كل ذي حق حقه لە حەدیثێکی ترە مافی هەموو مافدارێک بە بەسەر خۆتەوە بەڵێ خۆشەویستەکانم چۆن ئەم مافانە ئەدرێ چۆن ئەتوانین پارێزگاری بکەین بەڵێ چونکە یەکێ لە نیعمەتە گەورەکان بەسەر ئینسانەوە نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ دووشت هەیە ئینسانەکان بەڕاستی تیاڕۆ چوون و حەقیان نەداوە دوو نیعمەتی گەورە ئەوی سەحەتە کەی هەستی پێ ئەەکەی کە نەخۆشکەوتی وڵی ئای چەند خۆش بوو پار ئەم کاتە بە پێی خۆمە ڕۆیشتم چەند خۆش بوو پارەم کاتە بە کەیفی خۆمە بخوارد چەند خۆش بوو پارەم کاتە دڵم خۆش بوو چەند خۆش بوو پار ئەم کاتە زەختم نەبوو چەند خۆش بوو پارەم کاتە حەپم ناخوارد نەخۆش کە عەمەلیاتێک لە دکتۆر تاماوم منە بێ حەپانە بخۆم ئەڵێ بەڵێ تاماوم دکتۆر تاماوم بەڵێ زۆر بەلایەوە قورسە چ کەس تەکای تر ئەندامێ لە ئەندامەکانی لا برا ئەبێ لە قەرەبووی ئەو ئەندامەیە شت بخوا زۆر لەسەر دڵی قورسە بۆیە هەتا ئەم نیعمەتە لە دەست نەچووە هەتا لە کیسمان نەداوە بە فێڕۆی نەدەین بەڵێ ئیتیمام بەمە ئەو نەگەورەیە کە من أصبح آمنا في سربه معافا في بدنه عنده قوت يومه كأنما حيزت له الدنيا بما فيها أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم هر کەسێک تەندروستی باش بوو خواردنی ئەو ڕۆژەی نەبوو ترسی دوژمنارێتی نەبوو هەموو دنیای پێچاوتەوە واتە مەلیکێکە بخۆی نازانێ هەموو دنیاهی ئەوە ئەخر من چی لە مەلیکی بکەم ئەگەر نەخۆش بووم من چی لە پارۆسەرەوە و سامان کەم ئەگەر نەمتوانی دەست بەرم بۆ لوقمەیەک ئەخر چی لە سیارە و ڤیلە بکەم ئەگەر دڵم خۆش نەبوو لە ناخا کەواتە هەموو ئەمانە بە پولێک بەڵام سەحەتم خۆش بێ لاشم تەندروست بێ بەڵێ خۆشەویستەکەم ئینسان هەموو جارێک ئەگە بگرێتەوە بۆ حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دوعاکە فەرمێ متعنا بأسماعنا وأبصارنا وقوتنا ما أحييتنا خوای گەورە دڵمان خۆشکە بە جۆمان بە چاومان کە پیر بووین سوبحان الله و چاوە کزە بێ یەکێ دەستەگرێ پێویستی بە عینەکە ناڕەحەتە بیت گوێت قورسە بێ و لە مەجلیسا هیچ حاڵی نابی بۆیە هەموو بەیانیەک کە هەستای لە خەو دەست بەرزکەرەوە و لە زیکری بەیانانە بڵێ اللهم عافني في بدني اللهم عافني في سمعي اللهم عافني في بصري لا إله إلا أنت خوایە تەندروستم کە لە لاشەمە الله باسی ئیمانیەکەتان لێ ئێتیان یەجارێ خوایە لاشم تەندروستکە چاوم بۆ پارێزە جۆم بۆ پارێزە بەس تەنها تۆ خوای منی و خالقی منی واتە جگەلەوەی خۆت پارێزگاری ئەەکەی ئینجا ئەشپاڕیتەوە کە خالقی ئەم لاشەیە لاشت بۆ بێڵێتەوە پارێزگاریت بۆ بکە و چێژت بە لاشت پێوەرگرێ چونکە هەموو چێژی ئینسان لە ڕووی لاشەیەوەیەتی لاشە نەما چێژیش نامێنێ بەڵێ خۆشەویستەکانم بۆیە ضرورە پێغەمبەری خوا سەڵام فێرمانەکە فەرمێ سەل الله العافیە واليەقین داوا لە خوا بکەن کە خوای گەورە تەندروستی باشتان باتێ هەر کاتی ئەمەمان کرد دڵمان بە خۆمان خۆشە بێ کە لاشەمان تەندروستە و دڵمان بۆ خۆشەکە الحەمدولله
ئەو نیعمەتانەی تری خوای گەورە کە پێی داوین لە مناڵ، لە پارە، لە خواردن، لە سەیارە، لە خانوو، ئەگەر نیعمەتی سەحەی لەگەڵانە بێ، سوبحان الله، ئینسان ناتوانێت چێش لەمانە هیچی وەرگرێ. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئەم بابەتە زۆر بەبایەخە، زۆر گەورەیە، بە گەورەش سەیریکەن، چونکە ئەوەیە کە تۆ خاتە سەر پێ و ئەوەشە کە تۆ لە جێ ئەخە. چۆن ئەمە ئەبێ؟ چۆن نتوانین بە پێوە بین، هەتا مردنیش هەر بە پێوە بین و نەکەوینە سەر جێگە، کە ئەمە قەدەرێکی خوای گەورەیە. چۆن نتوانین وەکو دار بەرمان هەبێت و هەر بە پێوە بمرین؟ ئەمە لە دەستەکانی داهاتوە، پشتوانی خوای گەورە باسیەکەین خزمەتدانین. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.